لەگەڵ زۆربوونی ژمارەی دانیشتوان و فراوانبوونی شوێنی نیشتەجێبوون خواستی مرۆڤەکانیش فرەجۆر و زیاتر دەبێت. نەمام و گوڵ و ئینجانەکانیش بەشێکن لەو خوازراوانەی کە لە ئێستادا سەرنجی زۆربەی دانیشتوانی شار و شارەچکانیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە و هەر ئەمەش وای کردووە ئەو کەسانی لە ڕێگەی فرۆشتنی ڕۆک و گوڵ و گوڵزارەوە پێداویستی ژیانیان پڕ دەکەنەوە بیر لەکردنەوەی شەتڵگەی گەورە و فراوان و جۆراوجۆر و بەرهەمهێنانی ناوخۆیی عەزیز خاوەنی یەکێک لە گەورەترین و قەڵەباڕکترین مەشتەلەکانی بەخێوکردن و بەرهەمهێنانی گوڵی سروشتی خۆشەویستی بۆ ڕووەک وای لێ کردووە بیر لە دروستکردنی پرۆژەیەکی لەم چەشنە بکاتەوە و زیاتر لە 300 کەسی شارەزا و خاوەن بڕوانامەش بکاتە خاوەنکار و لە بنەتی نیوەمچەی حکوومەت دووریان بخاتەوە. من خۆم ناوم کوردۆ عەزیز خاوەنی بیرۆکەی گەڕانەوە بۆ سروشت ئەوە نزیکەی وا بۆ ساڵ و نیەک زیاترە خەریکی ئەم پرۆژەیەین لەسەر 550 دۆنم زەمین ئێستا تقریبا 200 دۆنمان بەکارهێناوە بۆ ئەم پرۆژەیە هەموو شتێک لە خۆیەگرێت وەکو گوڵ و دار و نەمام و شەتڵ و تۆ و قەڵەم و خەیار و تەماتی ئۆرگانیک و هەموو بڵێن کولەکە و باینجان هەموو شتێک ئۆرگانیک بەرهەمهێنین. وەڵایی بیرۆکەی ئەم پرۆژەیە بەڵێن خۆم عاشقی گوڵ و دارم لەوە بڵێن ئەو بیرۆکەیە هاو بە خەیاڵمان عەرزەکەشمان عەرزەیەکی بەپیتە بۆ پرۆژەیە ئاوێکی باشمان هەیە زەویەکی باشمان هەیە ئیتر چەند وڵاتێک ڕۆشتم یعنی دراسەی ئیشەکانم کرد هەستم کرد کە بتوانم ئەم پرۆژەیە سەرکەوتنی بەدەست بێنم هەستام بە هێنانی معمەلی تۆ و معمەلی پێین و دروستکردنی ئەم شۆڕوومە کە 20,000 مەترە لەگەڵ دروستکردنی جێگەیەک 2500 مەتر بۆ بڵێن پیتاننی تۆ کە لە ڕۆژێک ئاتوانین 600,000 تۆ بەرهەم بێنین لەگەڵ 20,000 مەتر بۆ دانانی ئەو توانەی کە لە تەبەقایە بۆ چەند وەختێک تقریبا تا 20 ڕۆژ دوایی نەقلی ئەو بێتانەی کە ئەکرێت کە نزیکی 107 بێتمان هەیە ئێستا. سوورێن سەلام یەکێک لە کارمەندەکانی پرۆژەی گەڕانەوە بۆ سروشت سەرپەرشتی بەشی ژمێریاری شەتڵگەکە دەکات و دەڵێت ئەگەرچی زۆربەی جار ئەو ڕووەکانەی کە لە دەرەوەی وڵات دەهێنرێنە کوردستان بە نرخێکی زیاد لەو نرخەی کە بە هاوڵاتیانی دەفرۆشنەوە لەسەر ئەوان دەکەوێت بەڵام ئەوان بیر لە زیادکردن و بەرهەمهێنانی ناوخۆیی دەکەنەوە و لە ڕێگەی تۆکردن و دووبارە چاندنەوە. من سوورێن سەلام بەڕێوەبەری ژمێریاری کۆمپانیای گەڕانەوە بۆ سروشت ئەم پرۆژەیەمان کردووە لەسەر ڕووبەری 550 دۆنمە شۆڕوومەکەمان 20,000 مەترە لە بەشی پشتەوە معمەلی پێینمان هەیە بۆ پوختەکردنی خاک و خۆڵەکە و پەینەکە بۆی هیچ زیانێکی نەبێت بە گوڵەکان بۆ ئینتاژکردن و معمەلی تۆمان هەیە بۆ ئینتاژکردن و بەشێکی تریشمان هەیە تایبەتە بە زۆرکردنی گوڵەکان و بەشی قەڵەمکردن بەشی زیادکردن وەکو بەشی دایکانە گوڵەکان بەشی تری لێگرینەوە زۆرێکین گوڵەکان بە چەند شێوازێکێنین بە شێوازێن بڵێن وەکو دار ئەیهێنین لە دەروی وڵات بڵێن لە سینەوە بێ لە سینەوە لە ئێرانەوە لە تووشیا و لە هۆڵنداوە ئەیهێنین هەنێکیان بڵێن وەکو فرۆشتنەوە و بەشێکیشان وەکو دایکانە دای ئەنین لێرە
زۆری ئەکەین بۆ ئەوەی کە بە نرخێکی کەمتر بیفرۆشینەوە چکە هەنێک گوڵودار هەیە لێرە کە ئەهێنرێت نرخەکەی زۆرە ئێمە لێرە خۆمان دەتوانین پەرەی پێبین زۆری کەین و نرخەکەی دواتر بۆ ساڵی داهاتوو بڵێن بە کەمتر بیفرۆشینەوە بۆی خەڵک بتوانێت ئیسفادەی لێکە و بیکڕێت خواستێکی زۆری لەسەر سپاس بەخوا کە لەم ساڵانەی دوایە گرنگیەکی زۆر باشگیراوە بە ژینگە ئەمەش ئیسفادێکی زۆر زۆرە ینی هەم لە ڕووی دەوڵەتەوە بڵێن حکوومەتەوە کە گرنگی پێیا وەکو وەزارەتەکان بۆ دابینکردنی گوڵ و سەوزایی و هەم وەکو هاوڵاتیش لەخوا بەزابێت هەمووان وەکێک خێزانی گەورە و وەک ئەوەی لە گوندێکی بچووکدا خەریکی بەروبوومە کشتتوکاڵەکان بن بە یەکەوە کار دەکەن. ئەم خاتونە دوای بەدەستێنانی بڕوانامەی بە کالۆرۆس لە هەندەسەی کشتتوکاڵدا ئەم شوێنەی کردوتە ماڵی دووەمی خۆی و ڕۆژانە بەدەم ئاوپژێن و بژاری گوڵەکانەوە ڕێنمایی چۆنێتی ئاودان و بەخێوکردنی ڕۆکەکان بە شێوەیەکی زانستی بۆ کڕیارەکان ڕوون دەکاتەوە. کالای پێوترێت یاخود گوێبەرازیشی پێوترێت ئەم گوڵە نزیکەی 90 سانتیم بەرز ئەبێتەوانێ باڵای لە شوێنی بۆ ژوورەوە بەخێوەکرێت پێویستی بە ڕووناکی هەیە بەڵام ڕووناکی تیشکی ڕاستەخۆی ناوێتی خۆر ئاویانەکەی بەپێی پێویستی گڵەکەی هەفتەی دووجار ئاوی ئەین لە شوێنێکە دانرێت نابێت تیشکی ڕۆژ زۆر بە ڕاستەخۆی لێبات لە مانگی 4 بۆ مانگی 7 گوڵەکرێت ئەمەیان کرۆتۆنە کرۆتۆن لە ژوورەوە بەخێوەکرێت بۆ جوانکاری بەکاری هێنین نزیکەی مەترێک بەرز ئەبێتەوە باڵاکەی بەبێ پێویست ئاوی ئەوین زۆر بکات ئەگەر شوێنەکەمان زۆر گەرم بێت ئەتوانین لە هەفتێکا 3 جار ئاوی بەڵام بە زۆری 2 جار ئاویانی بەسە ئەمەیان پرتەقاڵی زینەیە ئەمەیان لە دەرەوە بەخێوەکرێت تیشکی ڕۆژی زۆری ئەوێ بەڵام تیشکی ڕۆژی ڕاستەخۆی ناوێت بۆ خواردن ناژرێت نابێت ئەنی بەکاری بێنی بۆ خواردن ئەمانە بەرگەی پلەی گەرمی هەتاوەکو 35 بۆ 40 پلەی گەرمی ئەگرن بەڵام نابێت شوێنەکان زۆر سارد بێت و زۆر گەرمیش بێت چونکە بە پلەی گەرمی زۆر گەڵاکانی ئەسووتێت ئەبێ ئاگاداری بیت لەوە ئەمەیان هەڵوژەی زینەیە هەڵوژەی زینە لە دەرەوە بەخێوەکرێت لە دەرگا و ئەو شتانەوە بەخێوەکرێت وەکو دەوەنی لێت وەک بۆ پەرژینی ژەتوانی بەکاری بێنیت باڵای بەرز ئەبێت ئەمیش ساڵانە لە مانگی 3 بۆ مانگی 7 گوڵ ئەگرێت و بەر ئەگرێتەوانە ئەویش پێویستی بە ئاویانی هەفتەی 2 جار بەلایانی زۆرەوە ینی بیکی بە 3 جار بۆی ئەینە شتە پلەی گەرمیەکەی هەتاوەکو 35 بۆ 40 پلە بەرگەی ئەگرێت بەس لەوە زیاتر ئەبێ ئاگاداری بیت ئەمە کۆردیلاینە ئەمیش لە دەرەوە بەخێوەکرێت بەس لە شوێنێکان نابێت تیشکی ڕۆژ زۆر لێیبات پلەی گەرمی زۆر خراپی ئەکات بۆیە لە ئەنی بە خەڵکی ئەڵێن کە لە هۆڵ لە هینا بەکاری بێنێت لە بالکۆنا داینێت یان لە شوێنێکا کە تیشکی خۆر زۆر لێنێت باڵای بەرزەبێت ئەمیش بە هەمان شێوە هەمویان بە ئام پێویستە 2 مانگ جارێک پێینی گونجایی بۆ بکرێت زۆربیان کە ئاوی زۆر بدرێت گەڵاکەی لەسەرەوە زەردەبێ ئەگەر ئاویشی کەمیش بیت ئەنی زۆر وشکی کەیتوانێت ئەینەشتی بەسەرێت لەبەرەوە بێت و ئاگاداری ئاویانەکەی بیت زۆر گرنگە و شوێنەکەشی لە شوێنێک هەوا زۆر لێبات لەوانێ ئەو بەرگەی هەوای زۆر نەگرێت بڵین هەوایەکی ڕاستەخۆ لێبات هەنێک جار زۆربیان بەرگەی ناگرن ئەبێت ئاگاداری بێت لە گەڵاکانەوە دەست پێکات زۆربەی کات ئێمە 3 کەسین لێرە ئیشەکەین ڕۆژانە سەردانی گوڵای هەمووی سێر ئەبێ سیرکرێتوانێ سێری گڵەکەی بکرێت بزانین وشک بووە بۆی بزانین ئەگەر ئاودانی پێویست نەبێت بۆی نەکەیت چونکە ئەگەر بە نەزانی بیکەیت و هەموو ڕۆژێک تۆ ئاوی بیتوانێ خراپە بێت تێکەچێت لەبەرەوە ئێمە ڕۆژانە 3 کەسین بەسەری ئاگەڕین لە ساعت 8 لێرە بەسەری ئاگەڕین ئەگەر بزانین چی نەخۆشی هەیە سێری گەڵاکانی ئەەکەین هەنێک جار تووشی نەخۆشیە بن بە زۆری دارەکان تووشی من ئەبن تووشی نەخۆشی ترە بن ئەبێ ئاگاداری بیت بەدڵنیایەوە ئێمە نرخەکانمان زۆر هەرزانە بەڵام من هەر لە ئەوڵی کردنەوەی ئەم پرۆژەیە وعدم بە وڵاتیاننا لە 2020 ئەوانی کە لە دەروی وڵاتیەت بە سارێکی زۆر گران ئێمە
زۆر هەرزانێکن ئێستا بۆ نمونە ئێمە لە وڵاتانی تورکیا و هۆڵەندا و ئیتالیا و ئێران و سین و لە هەموو وڵاتەکانەوە دایکانە ئەێنین لێرە بڵێن لەبەریانەگرینەوە ئێستا بە مەلاین بڵێن کۆپیمان کردووە یانی چۆن ئەڵێ گوڵ و بڵێن هەم تو هەم قەڵەم هەم لە هەموو شێوەیەک بەڵام ئەوەیە پێ ئەچێت یعنی بەعزە شتێک لەوانێ ساڵی 2 ساڵی پێ بچێت تا عەرزێکی خەیتە بازارەوە ئێمە وەکو ئێستا ئەوانەی کە بە تۆ وەکرێ و مەوسمیە یعنی سعرەکانمان زۆر هەرزانە و یعنی پێشتر خەڵک بە جوملەش نەیەتوانی بەو سعرانە بیان. ئێرە تەنها شوێنێک نییە بۆ فرۆشتنی ئەو گوڵڕوەکانەی کە لە دەرەوەی کوردستان دەهێنرێن ناوەوە، بەڵکو لێرە لە سەردەستی کەسی شارەزا و بە ئەزمونەوە ساڵانە ڕێژەیەکی بەرچاو نەمام شەتڵ دەکرێت و پاش پرۆسەیەکی وردی چاندون و بەخێوکردنەوە بەسەر سەرجەم شارەکانی کوردستان و عێراقدا بڵاو دەکرێتەوە. توانیم ئەم ساڵ 1 ملیۆن ئینتاج بکەم قەڵەم نمام زیادمان کردووە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوو و توانیمانە زۆر بە جوانی و زۆر بە شێوەیەکی تەنزیم بیکەنە بازاڕەوە. شێوازی ئینتاجەکانی مە لەم قەعانەیە هەر 4 فەسڵەکەی ساڵ بەبێ وەسان قەڵەم و ئینتاجی خۆمانی تیاکەین. بە نسبەت ئێمە چکات سارەزاین 20 ساڵە ئیشم ئەوەیە هەموو شتێک لای ئێمە ئاسان و هەموو شتێک نەجاحەتێنێ و هیچ مشکلەی نییە لەو بوارەوە. بە 3 مەرحەلەیە قەڵەمەکان یان گوڵەکان تێپەڕێت بۆ قەزەی تۆ ئەوا توانی پەین و پیدمۆس وانە بەکاربێنی بۆ قەزەی قەڵەم ئێمە گڵێکی ینی باش بەکار ناین گڵێکی بەقووەت یعنی خۆراکی تیابێ بۆ قەزەی قەڵەم بڵێن تۆەکان پیدمۆس بەکارێنین پەین بەکارین لەگەڵ گڵات تێکەڵەکەین بەڵام قەڵەم گڵێکی احتیاجی بەکارێنی. هەنێک گوڵمانەیە یا هەنێ دارمانەیە کە هێناومانە نرخەکەی زۆر بۆ یان هەنێک گوڵ کە دیراسەمان لەسەری کردووە بیهێنین زۆر ئەکەوێت بۆ ئێمە بەڵام ئێمە خۆمان بە شێوازی تۆ کردومانەوە تقریباً 150,000 شەتڵمانە بۆ ئەم ساڵ کە ئینتاجمان کرده بوو سپاس بەخوا بەشکی زۆریشمان لێ فرۆشت. ئێمە نەگەشتین بەو نەتیجەی کە هەموو شتەکان ئێستا ئارزکەین لەبەر ئەوەی بەعزەتدار و ڕۆک و گوڵێک هەیە پێویستی بە ماوەی نزیکی ساڵێکە چێ ئێمە پرۆژەکەمان نزیکەی 3 مانگ و 15 ڕۆژە کراوەتەوە 3 مانگ و نیوە کراوەتەوە و بۆ داشکاندنیش بە دڵنیاییەوە خۆمان هەر داشکانی معنی کردووە و کە زۆر سعرەکانی ئەوانەی ئینتاجی خۆمانە زۆر لە خەڵک هەرزانترە بەڵام ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە فستیڤاڵی داشکانی گەورەشەکەینەوە. ئەو مەرحەلەیەشمان تێپەڕانوە ئێستا لە ڕێگای گەڵاوە ئێستا تۆ مەتاتێکت هەیە لە ماڵەوە گوڵەکت هەیە لە ماڵەوە ئەگەر چەند قەڵەمێکی لێ بکەیتەوە گوڵەکەت تەواوی تر ینی کەمە بێتەوە سوودی لێبینەوە 2 قەڵەم 3 قەڵەمە توانی دەرزیادیکەی 2 گوڵ 3 گوڵ بەڵام لە ڕێگای گەڵاوە ئێستا من لە ڕێگای گەڵاوە زیاد دەکەین درەختێک ئەگەر 100 گەڵای پێوە بێتوانی 100 نمامی لێ بگریتەوە بەم شێوازە ئێسامانە گەڵایە ئێمە توانیمان لە ڕێگای گەڵاکانیەوە ڕێگی پێ بکەین گەڵامان هەیە بە هەفتەیەک گەڵامان هەیە بە 3 مانگ گەڵامان هەیە بە مانگێک لەم قەعانەیە هەر 4 فەسڵەکەی ساڵە توانین ئێمە بەرهەمی بێنین تێ. ئەمە ڕۆزمەری ئەمە لە ڕێگای قەڵەمەوە زیاد دەکرێت لە ڕێگای تۆی سۆ زیاد دەکرێت بەڵام تۆکەی زەحمەتە تۆزێ لە ڕێگای قەڵەمەوە ئێمە هاتوانین بەم شێوازە زیادیکەین ئەمە هەوڵەدەین لەم دوگمەیەوە نزیک بێت بەخڕی نزیک بێت لەم کروێەوە بەخڕی بێت لەسەرەوە بە تیژی بێت بەڵێ بە تیژی لەبەر دوو وەکار وەکاری یەکەم لەبەروی ئاوی لەسەر نەوەسێگەر ئەکسیکەینەوە ئاوە قەڵەمی گەورە ئاوی لەسەرەوە سێکە ئاوی لەسەرەوە سەر تووشی
ڕتوبە و هینێکات ئەوەیەکە بڵێن فتری بەڵام کاوە تیز بوو ئەوەکە پێایەتە خوارەوە هەم لەبەر چاندەگەشتی لەبەری لێمان تێک نەچێت بەم شێوازە قەڵەمەکانەکەین دوایی هەر هەمان ڕۆژ یین ئەیکێنی ناو ئینجانەکانەوە ئەیکێنی ناو ئینجانەکانەوە دانە دانە ئەیکێنین ئەمەشان قەڵەمی داودیە داودی ئێستا کاتێتی ئەم قەڵەمی داودیانت بە هەمان شێوی ئەم گوڵانە چۆن کردومانە ئاوایکەین بەڵام قەڵەم بۆ قەڵەمێ فەرقەکە بچووکی گەورەی ئەگەر قەڵەمێک ئەم هینانەی بڵێن ئەم خونچانەی ئەم دوگمانەی لە یەکەوە نزیک بێت توانی قەڵەمەکە بم شێوازە بچووک بێت بەڵام ئەگەر خونچەکانی لێک گەورەتر بن دوگمەکانی لێک گەورەتر بن ئەبێ قەڵەمەکە بە گەوری بکەیت یعنی وەرحاصل قەڵەمێکی تەندروست ئەگەر تۆ بتوێت قەڵەمێکی تەندروست بێت زۆر باش بێت زۆر چاک بێت قەڵەمەکە ینی زۆر بە چاکی نەجاحەت بێنێ ئەبێ پێنج دوگمەی هەبێت یعنی پێنج شوێنی گەڵای هەبێت کە گەڵای لێ دەرەکات کە خەڵفی لێ دەرەکات بەڕاستی ئەمە لاوەڵ زۆر سەختێکی زۆرمان بینی لەگەڵ بڵێ حکوومەتە بە تایبەتی شارەوانی و زەراعە کەمە جمعەیەک بڵێن حەز ناکەن یعنی ئەم پرۆژانە بکرێتەوە لی تێ ناگەن یعنی تێمان گەیان وتمان کاکە ئەمە ئاوهایە ئاوهایە بەڵام دیارە نایانێوە خزمەت بکەن بەڵام خۆشبەختانە ئێمە سەرکەوتمان بە پرۆژەکە هێنا و لە باوەڕی هیچ کەسێکان نەبوو کە پرۆژەیەکی وا سەرکەوتوو لە هەرێمی کوردستان بکرێتەوە ئەمە پیدمۆسی خۆمانە کە خۆم گرتومەتەوە چونکە ئێمە سیقەمان بۆ پیدمۆسی دەرەوە نییە کە دێ زۆر پەینی تیا بەکاردێت و زۆر گڵی تیا بەکاردێت و بە کەڵکی ئەو گوڵانی ئێمە ئێمە هاتوونە لە ڕێگای دارەوە لە ڕێگای گەڵاوە لە ڕێگای تۆکلی دارەوە لە ڕێگای گەڵاوە لە ڕێگای پوشی برنجەوە هاتوین ئەم پیدمۆسەمان گرتوتەوە ئەم پیدمۆسە 100% مهمە و خۆماڵیە و بە کولفەیەکی زۆر زۆر کەمە توانین بەرهەمی بێنین ڕێنماییمان ئەوەیە بۆ خەڵک ئەو کەسانی کە گوڵە بن با بپرسن لە ئێمە لێرە لەم پرۆژەیە بەسی ڕێنماییمان هەیە پێیانەڵین کاکە ئەم گوڵە ئەوەنە ڕۆژە ئاوێ ئەم گوڵان ئەوەنە ڕۆژە ئەو گوڵان ئەوەنە ڕۆژە بەڵام بۆ خانۆکانیان خانی ماڵەکانیان ئەبێت شێدار بێت شێدار لە ڕێگەی بەریدەوە سبلێت نا ینی تۆ گوڵێک ئەکری ئەیبی بۆ ماڵەوەتان ئەبێ بزانی جێکی بۆ بڕەخسێنی ئەبێ نیوخۆر لی بە ئەبێ ڕووناکی لی بە بەر پەنجەرەوە دوای ئەوە ئەبێ شوێنێکی شێدار بێت چونکە ئێمە هاوینێکی زۆر گەرمانەیە شێدار نییە ئێمە ئێستا ئەم قاعەگە دیقەت بێت شێدارە یعنی گەرم نییە من ئارەقم کردووە یعنی جێکی زۆر زۆر شێدارە ئەو گوڵەش ئەوەیەوێت داواکەم لە حکوومەت یعنی هاوکاری خەڵک بکەن نەک مادیان معنەویان زۆر مهمە ئەم پرۆژانە ئێستا ئێمە کە ئەم پرۆژێمان کردووە نەداوای عەرزمان لێکردوون نەداوای پارەمان لێکردن ئەینجا ڕێگریش بوون یعنی ئێمە داوا لە حکوومەت دەگەین هاوکاریان بکەن معنەویش هاوکاریان کەن هەر پرۆژەکان سەرکەوتەوە بێت لەبەر ئەوەی پرۆژەی وا زۆر دەگمەنە و باوەڕ ناکەم یعنی لە وڵاتە دراوسەکانیشە بەو شێوەیە